بەگومان قوتابیانی پۆلی 12 لە ئێستادا کە لە ناو تاقیکردنەوەی نیشتیمانیدان لایەنی دەرونیان زۆر ناجێگیرە و لەگەڵیشیدا خێزان ڕۆڵێکی زۆر گرنگ دەبینێت لەوەی کە بتوانێت هاوکار بێت لە ڕێخستنی کاتەکانی ئەم قوتابیانە واروەها باشترکردنی لایەنی دەرونیان و واروەها دەستەبەرکردنی ژینگەیەکی ئارام هەتاوەکو لەوەی ئەم ماوەی کە ماویانە لە ئیمتیحانی کۆتایی پێبێن. بگومان خێزان هەم دەکرێت بەلایانی ئەرێنی و بەلای نەرێنیشەوە ڕۆڵی هەبێت لە هەڵسوکەوتکردن و وەروەها لە تێڕوانینی قوتابیدا. جا ئێمە گفتوگۆ دەکەین لەسەر ئەوەی کە بزانین ئایا چۆن بتوانین لایەنێکی ئەرێنی یاخود ڕۆڵێکی ئەرێنی بگێڕین لەوەی کە کاریگەریەکی ئەرێنی لەسەر قوتابیەکانمان دروست بکەین لە ئێستادا و لەم ماوەی کە لە بەردەستایە ئەوی تاقیکردنەوەکانیان بە شێوازێکی باش بکەن و ئەنجامێکی باش بەدەست بێنن. ئێمە گفتوگوی ئەم بابەتە دەکەین بە میوانداری خاتوو کوردە ئەحمەد توێژەری کۆمەڵایەتی کە لە سۆدە لەگەڵماندا. زۆر بەخێر مامۆستا. زۆر بەخێر بێ. مامۆستا کوردە، تا چۆنێک گرنگە کە دایکان و باوکان پێش ئەو ئیمتیحانەکان دەست بکات ژینگەیەکی باشیان بۆ قوتابیەکانیان ڕەخساندووە بۆ ئەوەی کە بە ئارامی و بە شێوازێکی باش بخوێنن لەم ماوەیشدا کە ئیمتیحاناتە دوور بکەونەوە لەوەی کە هەر بۆڵێک بکەن بە سەریاندا یاخود بە شێوازێک لە شێوازەکان کارگەرێکی خراپیان لەسەر بێت. تا چۆنێک پێویستە ئەم ژینگەیە بپارێزرێت؟ سەرتا سڵاو و ڕێزم بۆ جەنابتان، خۆشحاڵم بە دیدارتان، ڕێزم بۆ بینەر و بیسەرەکانتان بە هیوای ڕۆژێکی ئارام بۆ هەمووان. و لێرەوە ئەمێ پەیامی پیرۆزبایە بگەێنم بە خوێندکارەکانمان لە قۆناغی پۆلی 12 کە ڕۆژەکانی چینینەوەی بەرهەمدەستی پێکردووە و ئەو هەوڵمان دوونەی کە ماوەیەکی زۆرە ئامادەسازی بۆ دەکەن. ئێستا کاتی ئەوەیە کە بەورەیەکی بەهێزەوە بچنە مەیدان و ئەو توانایەکی جوانتر بۆ خۆیان بنیاد بنێ. و لێرەشەوە بە دەرفەت ێزانم پیرۆزبایی لەو خوێندکارانە بکەم کە چوونەتە قۆناغی 12 کە بەرەو ئامانجە گەورەکان دەڕۆن، بەرەو بەدی هێنانی خەونەکان دەڕۆن، دوا قۆناغی ئامادەی و ئامادەسازیەکەن بۆ ژیانێکی وێ بۆ بەدەستهێنانی پسپۆڕێکی گرنگ لە ژیانی داهاتوانە. قۆناغی 12 کە بۆتە بابەتێکی گرنگ لە ژیانی هەموو کەسێکە کە باخێکی ئەجگار گەوری هەیە. ڕاستە کاریگەریەکەی گرنگە، بەڵام ئامادەسازیەکەی ئەوەندە فشارێکی دەرونی دروست کردو لەسەر خوێندکارەکان و زۆرجار لەسەر خێزانەکانیش کە بۆتە گرفتێک بەڕاستی، چونکە خێزان دەرگای یەکەمە بۆ بنیادنانی کەسێتی تاک و خێزانە دەتوانێت تاکێک پەروەردە بکە ئەنجا بنرێتە ناو دامەزراوەکانیتەوە، چونکە خۆی خێزان لە بنەڕەتە دامەزراوەیەکی گرنگی ناو کۆمەڵگەیە و کاتێک مناڵ دەچێتە بەر خوێندن، بەرفێرکردن، بەرفێربوون لە خێزانێکەوە هاتووە کە کۆمەڵشتی فێر کردووە و تەنها ئەوەی کە ماوێتی لە ناو ناوەندەکانی خوێندن و دامەزراوەکانی ترا بەدەستێنانی کارلێکی کۆمەڵاتی و دروستکردنی پەیوەندیکی کۆمەڵاتی دروستە لە دەرەوەی خێزان. واتە خێزان تاکێک بنیاد دەندێت، تاکێک دروست ئەکا کە فێری ڕازگۆیی کردووە، فێری ڕەوشتی کردووە، فێری کۆمەڵک بەهای کردووە بەپی تەمەنی خۆی دوجار دەیخاتە ناو ناوەندەکانی خوێندنەوە. بۆیە ناوەندەکانی خوێندن هاوکار و تەواوکەری ئەرکی وەزیفەکانی خێزانن بۆ بنیادنانیتە تا دەگاتە قۆناغەکانی دواتر و هەتا دەگاتە قۆناغی ئامادەی. لەگەڵ گەیشتن بە قۆناغی ئامادەیە ئێمە ئەبێ ئەومان لەبەرچاو بێ کە ئامادەین بۆ ئەوی قۆناغی داهاتووی زانکۆ دەست پێ بکە. و زۆرێک لە خێزانەکان هەر کاتێک کە مناڵێکیان لە پۆلی 12 دەبێ یەکسەر دەبینی گوڵەپی کە سەڵسەڵەکان هەموو کۆمەڵێک ئامادەکاری ئەوەندە گەورە دروست ئەەکەن کە زۆر جار خۆی ئەمە ئەبێتە فشارێکی دەرونی بۆ خوێندکارەکە کە ئەمە ئەبێتە هۆکارێک ئاخۆ پۆلی 12 بۆ ئەوە نەسەخت بێ. بۆچی ئەو هەموو ئامادەسازیوێ لە کاتێکا قۆناغێکە و قۆناغەکانی تری تەمەن، ینی من هەموو جارێک بە خوێندکارەکانی خۆمەڵێم سەختترین قۆناغ لە ژیانی مرۆڤ پۆلی یەکەمی بنەڕەتیە، چونکە تۆ لە خێزاندا ئابڕێ واچیتە ناو دامەزراوەیەکەوە کە تەمەنێکی بچووکەتێ، ینی سەختترین قۆناغی ژیانی هەموو کەسێ پۆلی یەکی بنەڕەتیە. نە قەڵەمت گرتووە، نە دەزانی خوێندنەوە چیە، نەفێری ئەوە بووی لە ناو دامەزراوەیەکە بەبێ دایک و باوک چی بکەیت. یعنی ئەمە سەختە، نەک پۆلی 12 کە تۆ 12 ساڵە لەسەر ئەو ڕێزمە ڕاهاتووی، لەسەر ئەو شێوازە ڕاهاتووی. بۆیە گرنگە ئێمە خۆمان بۆ ئەو دایک و باوکانی کە ئێستا خوێندکاریان هەیە لە پۆلی 12 ئەوشیان کە ئامادەن بۆی خوێندکار بچێتە پۆلی 12 پلانمان هەبێت و هاوکار بین بۆ باشترکردنی دۆخی دەرونی خوێندکار. مامۆستا ڕەخساندنی ژینگەیەکی زۆر گونجاو و زۆر ئارام دوورکەوتنەوە، ینی زۆر جار کێشە لە نێوان خێزانەکە لەوانی ڕووبات شتێک ڕووی دابێت لە نێو بنەماڵەکەیە، تا چەند گرنگە ئەم هەواڵانە ئەم خوێندکارە نەیبیسێت باز نەکرێت
جۆرە جۆرەکان ڕعاتی لانی دەرونی بکرێت بۆی کاریگەنی خاتە سەر کۆششکردنەکەی. یەکێک لەو بابەتانی کە زۆر گرنگە دایک و باوکەکە ئاگداری بن ژینگەی خێزانی تەنها پەیوەست بە پۆلێکی دیاریکراوی خوێندکارەکەمانەوە بەڵکو ژینگەی خێزانی لەو کاتەوە دەست پێ دەکا کە دوو هاوسەرەکە بڕیاری پرۆسی هاوسەرگیریان داوە واسە پێشەوەی من مناڵەکە دروست بکەم بهێنمە دنیاوە بەرپرسیارم لە دروستکردنی ژینگەیەکی ئارام بۆ مناڵەکەم چونکە هەستی ئارامی دەرونی دایک و باوک دەگوێزرێتەوە بۆ مناڵەکە و ئەو بازنە پەیوەندی هاوسەریە ڕنگدانەوەی ئەکاتە سەر مناڵەکە کاتە ئێمە بۆ ئەوی دۆخێکی ئارام بۆ مناڵەکانمان دروستکەین هەر لە سەرتاوە دەبێت لەگەڵ ئەو دۆخە ئارامە ئامادە سازیمان بۆ کردبێ نەک لە پۆلی 12 جاکاری بکەین ئەگەر بەراوردی بکەین لە نێوان قۆناغی پۆلی 12 ئێستا لەگەڵ بۆ نمونە 30 ساڵ بەر لە ئێستا کە دایک و باوکەکان کەمینەیان خوێنەوار بوون بە بەراورد بە ئێستا کات زۆرینەی دایک و باوکەکان پۆلی 12یان تێپەڕاندووە و زۆرینەشیان خوێنەوارن دەبینی لەو سەردەمەیە پۆلی 12 وەکو شەشی ئامادەی پێوترا وەکو قۆناغێکی زۆر ئاسایی بوو لەگەڵ قۆناغەکانی هیچ جیاوازێکی بۆ ناکرا و هەموو خێزانەکە سەردانی خۆیان دەکرد چونە دەروەی خۆیان دەکرد خوێندکارەکەش هەروەکو پۆلەکانی تر ئەو قۆناغی بەڕێیە کرد تەنها ئەو کاتێک کە دەمایەوە ئەو کاتێک کوردی خۆمانەما ئەڵێن کە ئیز نەدرابەوەی سعی بکە ئەو کاتە تۆزێک ئامادە سازێکی بۆکرا بە بەراورد بە ئێستا هەر کاتێک کە خوێندکارەکە دەچێتە پۆلی 12 لە هاوینەوە ئەو ماڵە گوڵۆپی سەوزهەڵەکە پەیوەندیەکانی کەمترەکاتەوە هەمویان لە سترێسێکی دەرونی ئاژین هەوڵێن دۆخێکی دەرونی ئارام دروست بکەن کە نمایش کراوە و خوێندکارەکە خۆی هەستەکە ئەمە دیارە شتێکی زۆرە سەخت لە ڕێەتی بۆی ئەم هەموو ئامادە سازەی بۆ کرێ بەڵام تو ئەگەر بیت و لە سەرەتاوە لەسەر ئەم هەستکردن بە دڵنیایە و لەگەڵی کار بکەی ئەو هەستکردن بە دڵنیایە شانراو ئەبێ لە ڕۆحی مناڵەکەتە و خۆی ئەم پۆلی 12 بە دەستکەوتێک ئەبینێ بۆ دروستکردنیژی بنیادنانی ژیانێکی باشتر و پسپۆڕێکی گرنگتر لە ژیانە بۆیە ئێمە ئەبێ لە سەرەتاوە پلانی هەستکردنی دڵنیاییمان هەبێ و لە سەرەتاوە مادەم بووینەتە دایک و باوە مادەم خێزانمان بنیادناوە ئەم هەستی دڵنیاییکردنە لە سەرەتاوە لە راخی مناڵەکەمانە دروستکرد هەتاوەکو لە قۆناغی 12 دەرئەنجامەکەی ببینی یعنی یەکی لەو شتانەی کە زۆر باوە ئەوەیە کە چونە دەرەوە کەمە بێتەوە مناڵەکە بەردەوام مۆبایلی لێ هەڵەگیرێتەوە سوۆسیال میدیا لە قەدەغاکرێ پەیوەندی هاوڕەکانی لێ کەمەکرێتەوە لە کاتێکە ئەمانە هەموو پێویستیەکن بۆ ژیانی ئەو کەسە یعنی ئەبێ ئەمانە هەبن لەگەڵ ئەوەیە کە سنوورێکی بۆ دانبرێت لە بەکارهێنانە یعنی بۆ نمونە ڕۆژەکەت مناڵەکە زۆر بێتاقەتە دایکەکە توانێت قاپێبیوە بێتە ژوورەکەی و نوکتێک لە ڕۆژەکە ئەبێت یەکێک لەو خاڵانی کە زۆر گرنگە ئێمی باوان کەش هەوای بۆ مناڵەکە دروستکە هیچ نەبێ بابەتێکی خۆشچیرۆکی خۆشی گیارمەوە بۆ مناڵەکەم ینی هەز بکە کە من هەموو دقەی لەگەڵیان و هەستیش نەکا کە من بوومەتە فشارێکی تر بووی بەڵکو من پشتیوانێکم بۆی کە ئەم قۆناغی ژیانی شانەزی پێوە بکە ئێمە کە پۆلی 12 تێپەڕی جاریکە ناتوانین بگەڕینەوە قۆناغا بۆی تیای بژی چێژی لێ ببینە بە دەستکەوت ببینە و پاڵپشتی خۆت بکە و ژیانی داهاتوت لێرەوە دەست پێ دەکا بۆیە نرخی بزانە هەموو کاتەکانی نرخی خۆی هەیە لە بەرامبەر ئەوەی کە ئێمە فشاری لێ بکەین مناڵی فڵان کەس ئەوەنە دەرەجەی هێنا لە تۆ باشتر نەبوو ماڵەکەی ئێمە زیاتر ئامادە سازیمان بۆ کردووی ژوورەکەی تۆ لە هی ئەو باشترە چی لە چیت کەمە ئەم بەهانانی کە بەردەوام بەدەستی باوانەوەیە کە ئەیانەوێت لەوا ئەزانن لەم ڕێگەیەوە دەتوانن ئاستی دەرونی مناڵەکانیان ببنە پاڵپەشیان لە کاتێکا ئێوە دەرگا بۆ کەمکردنەوەی وزەی باوەڕ بەخۆبوونی ئەکەن بۆیە زۆر گرنگە خێزان هۆشیارێکی لەو ئاستا بێ کە پاڵپشتێک بێ لە ڕوە ئەرێنیەکان نەک هۆکارێک بێ بۆ ئەوی ئەو گرفت و دەرونی خۆی هەی بۆ لە قۆناغی 12 بەتاڵی کاتەوە بەسەر مناڵەکەیە باش مامۆستا کوردە هەندێک خێزان هەیە کە لەوانەیە قوتابیەکیان هەبێ 2 ساڵە بێت لە پۆلی 12 و زیاتر ترکیزیان لەسەر ئەو بێت کە ئەم ساڵ دەرەجێکی زۆر باش بێنێت زۆر دەمیان لەسەری بێت و زۆر قسەی لەسەر بکەن بۆ ئەوەی کە بتوانێت هەوڵ بات بەڵام نازان لە کاریگەری خراپەکانی چە ئایا پێویستە چۆن ڕەفتار لەگەڵ قوتابیانی 2 ساڵی پۆلی 12 دا بکرێت و چۆن حاڵەتی لایەنی دەرونیشیان ڕەچاو بکرێت لێرەدا یەکێک لەو بابەتانەی کە زۆر جار ڕوبەڕووی خوێندکار ئەبێتەوە ئەوەیە کە بڕیاری مانەوە ئەدا لە پۆلی 12 وەبزان بڕیاری مانەوەش لە پۆلی 12 بڕیارێکی خواستیە جیاوازترە لە بڕیاری پۆلەکانی تر لە قۆناغەکانی تر چونکە خوێندکارەکە بە بڕیاری خۆی دەمێنێتەوە یەکێک لەو خاڵە جەوهەریانە ئەوەیە کە بڕیارەکە خۆی داوێتی
و گرنگە ئێمە وەکو خێزان پشتیوانیەکەمان بۆ جۆرە بێ کاتێ بڕیارەکەمان پێ دەڵێ کە دەمێنمەوە لە قۆناغی 12 ئەبێ ئێمە ئەوەی پێ بۆ پشڕاستکەین و کە پشتیوانتین و پاڵپشتی تۆکەین و ئەزانین کە تۆ دەتەوێت ئاستێکی باشتر بەدەستبێنی بۆی نرخی بزانە یعنی ئەم بابەتی وتنی نرخی بزانە لەلایەن باوانەوە کلیلێکی زۆر بەهێزەدا بەدەست مناڵەکەمانەوە بیری ئەخاتەوە هەر کاتێ لاواز بوو یان فشارێکی بۆ دروست بوو لە کاتی سعیکردنا بیری بێتەوە کە نرخی ئەم کاتە دووبارە نابێتەوە بوو یەکێک لە خاڵە زۆر گرنگ و جەوهەریەکان ئەوەیە کە ئێمە هەمیشە پشتیوان بین هەر کاتێک لە خۆشکارەکەمان لە هەر پۆلێکا دەمێنێتەوە شکست نییە بەڵکو دەستپێکێکی تازەیە پێداچوونەوەیەکە بۆ هەوڵ و مادووبوونەکانی بۆ ئەو شوێنەی کە گرفتێکی تیای هەبووە زۆر جار هەیە گرفتە خێزانەکان هۆکارێکە بن بۆی خوێندکارەکە لە پۆلێکا بمێنێتەوە ئەی بۆ خۆ ئەوەش هەمانمانەوەیە بەڵام بۆچە هۆکارێک لە ڕێگەی گرفتێکی خێزانیەوە لە ڕێگەی گرفتێکی کەسیە و کە تووشی تاکەکە بووە بۆیە ئێمە وەکو خێزان ئامادەسازیەکەمان ئەوەیە کە هەم کێشە کۆمەڵایەتیەکان هەم کێشە خێزانەکان بە دوور بگرین لە مناڵەکانمان نەک هەر بۆ پۆلی 12 بۆ هەموو پۆلەکانی تریش یعنی ئەمە بەشێکە لە استراتیجی پەروەردەی نێوان دوو هاوسەرەکە هەر کاتێک کێشە و گرفت هاتە مەیدان مناڵەکان بەدرن لەو کێشە و گرفتانە و یەکێکی تر لەو خاڵانی کە زۆر پێویستە کە ڕەچاو بکری ئەوەیە دۆخی ئابووری بە هیچ شێوەیەک باز ناکرێت لە لای مناڵەکان لە هیچ کام لە قۆناغەکانی بەتایبەت لە پۆلی 12 چونکە ئێمە بمانەوە نەمانەیە دەزانین بارگرانیەک دروست ئەکات لە ڕووی ئابووری و لەسەر خێزانەکان بەڵام ئەمە ئەرک و بەرپرسیارەتی منە وەکو خێزان بەرامبەر بە مناڵەکەم 3 ساڵم لەبەر دەستایە بۆ ئەوەی کە ئامادەسازی بکەم تا ئاگاتە قۆناغی پۆلی 12 ئەبێ لەو ماوەی ئەو 3 ساڵەیە من ئامادەسازیم بۆ کردبێ هەم لە ڕووی پاڵپشتی مادیەوە هەم لە ڕووی پاڵپشتی معنەویەوە و یەکێکی تر لەو خاڵە زۆر گرنگانە ئەوەیە کە من دەمەوێت ببێ بە پەیامێک بۆ خوێندکارانی پۆلی 12 ئێستا دەرفەتی ئەوە نەماوە بڵێ من ناتوانم من شکستە هێنم بە من ناکرێ من لاوازم لە بەرامبەری ئەم وشانە تێپەڕی تۆ کاتێک لە چوویتە قۆناغی پۆلی 10 ئامادەی تو ئەو قۆناغە تێپەڕی ئەو کاتە ئەم وشانە هەبوون کە بڕیاری قۆناغی ئامادەیت نەداوە بەڵام کاتێ هاتوویتە ناو قۆناغی ئامادەیەوە ئەو وشانە هاوپۆلی تۆ نین هاوشانی تۆ نین چونکە تۆ قۆناغەکەت بڕیوە ئێستا کاتی چنینەوەی بەرهەمە بۆیە زۆر گرنگە ئێمە وەکو خێزان ئەم چنیونەوەی بەرهەمە هەمیشە بدەین بگوێ مناڵەکانمانە تا هەست بکەن کە ماندووبوونەکان نرخی خۆی هەیە کە هیلاکبوونەکان نرخێکی ئەوەندە گرنگی ئەبێ کە گۆڕانکارێکی زۆر لە ژیانی تاکەکە مامۆستا زۆرێک لە دایکان و باوکان بەردەوام باز لە شکستەکەن باز لە دەرنەچوونەکەن باز لەوە دەکەن کە یعنی ئەمە بەگوێی ئەم قوتابیە ئێڵێتەوە چەند جار ئێڵێتەوە لە خەمیەتی ینی دەرنەچی لە خەمێتی شکست بێنێ ئەم بەردەوامی دانەی بە باسکردنی شکست و دەرنەچوون تا چەند کاریگەریکی خراپ دروستەکە لەسەر ڕەشبینی ئەم قوتابیە دروستە یەکێک لە خاڵە نەلێریەکان لە پەروەردەکردنا ئەوەیە بەداخەوە بێمە ئەومان ئاگادار بین ئێمە خۆمان لە کۆمەڵگەیەکان چەندها ڕووناکێک لە ژیانی تاکامان بێتەوە خێزانە ینی چوار دەورەکەمان پەیوەندی کۆمەڵایەتیەکانمان دۆخە سیاسەکە دۆخە ئابووریەکە هەمووی ناسەقامگیرە بۆی ئەوەی کە ڕووناکی لە ژیانی تاکە چەندها خێزانە و خێزانیش ئەرکێتی کە لە کۆبوونەوە خێزانیەکانە بەردەوام لاە ئەرێنیەکە نمایش بکە و هۆکارێک بێ بۆ ئەوەی کە بە تاکەکانی فێر بکە ئەگەر دوو فشارەکانی ژیان زۆر بوون بیرت بێ خێزانێک هەیە کە ئەو فشارانت لە کۆڵ ئەکاتەوە و ئەو مادووبوونەت لە لاعبە لەسەر شانە بۆیە زۆر گرنگە بەرچاوڕۆنیوان هەبێ هەموو قۆناغەکانی ژیانمان کاتێک کە تووشی فشار ئەبین پەناگەیەک هەیە کە ئەو فشارە دەرونیەمان کە ئەو هیلاکویمان دووبوونیەمان کە ناوی خێزانە لە کۆڵ ئەکاتەوە ئەمە یەکێک بێ لە پایە گرنگەکانی نێوان پەیوەندی نێوان دوو هاوسەرەکە لە بنیادنانە لە نمایشکردنی قۆناغێکی جوانتری ژیان چونکە هەر یەک لە ئێمە کاتچێچینە ناو پەیوەندێکی هاوسەرگیریشەوە بەشێکی لەو پەروەردە خێزانەی کە هێناومانە بە گەشتبینیمانەوە بە ڕەشبینیمانەوە کاتە ئێمە ئەگەر فۆکسەکەمان زیاتر لەسەر ئەوە بێ کە جوانی پەیوەندیەکە نمایشکەین و پیشانی مناڵەکانیمانی دەین بێگومان خۆمان بووینە هۆکارێک کە گەشتبینیەکە لە ناو خودی مناڵەکەمانە دروست بکەین و ژیانێک بەو گەشتبینیە ببینێ کە لە خێزانەوە وەریگرتووە ئەگەر ئێمە لە ناو کۆبوونەوە خێزانەکانمانە هەمیشە بەردەوام گلەی و گازندەمان لەسەر شتە بچووکەکان بێ لەسەر ئەو خاڵە نەرێنیانە بێ کە ڕۆژانە بەرکەوتنی ئەەکەین یەکێک لە خاڵە زۆر لاوازەکانی خێزانی ئێستا ئەوەی هەمیشە بەراورد دەکا لەگەڵ خێزانەکانی ترا لەگەڵ کەسەکانی ترا کە ئەمە خۆی کارە ساتە گەورەکەیە
هیچ خێزانێ لە خێزانێکی تر ناچێ. جوانی و حکمەتی من ئەوەیە کە لە ناو خێزانەکەمە گەشتبینی بڕوێنم و ئەم گەشتبینیە لە ناو دڵ و ڕۆح و ڕووناکی چاوەکانی ئەندامەکانی خێزانەکە ڕنگدانەوەی هەبێ. بۆیە بەختەوەری ڕاستەقینە ناو خودی ماڵەکەتایە کە گەشتبینیەکە ئەوەندە بە جوانی نمایش بکەیت کە هەمووان بە هەستێکی ئارامیەوە وەری بگرن و خۆمان بپارێزین لەو شارە دەرونی کە هەمیشە لە بازنەی دەرەوەی خێزان وەری دەگرین، هەم کۆمەلگایە هەم دامەزراوەکانی ترا بۆ ئەوەی ئەو چرا ڕۆناکەی کە لە ناو خێزانەکانە هەم بە گەشتبینی بمێنێتەوە. ئەمە ئەرکی ئێمەیە وەکو خێزان وەکو باوان کە ئەم گەشتبینیە بۆ مناڵەکانمان بگوێزینەوە، چونکە ئێمەین هۆکاری سەرکەوتنی مناڵەکانمان. قسەیەکی زۆر باهەیە ئەڵێ ئەگەر ئەتەوێت مناڵەکە سەرکەوتو بە یەکەم جار خۆت گەشتبین بە بۆی خۆت باڵپەشتێکی گەشتبینی بە مناڵەکەت بۆ ئەوەی سەرکەوتو بێ و هەر دایک و باوکێکیش کە دەیوێ مناڵەکەی لە پەیوەندی هاوسەرگیریە لە پرۆسی خوێندنا سەرکەوتو بێ یەکەم جار خۆی پەیوەندیەکەی چاک بکاتەوە، یعنی گرفتەکانی پەیوەندیەکەی خۆیان ڕێک بخەنەوە بێگومان دەبێتە دەستکەوتێکی گرنگ بۆ ژیانی نمایشکردنی تاکەکە. دەستخۆش بێت. سواز بۆ خاتو کورد ئەحمەد توێژەری کۆمەڵاتی کەم تۆر لەگەڵمان خوا بەخێر بێ. زۆر سپاس بۆ ئێوە.